موژدە بە گوێرەی نووسینی مەتتا بەشی 7. حکم مەدەن تاکو حکم نەدرێن، چونکە بەو حکمەی دەیدەن حکم دەدرێنەوە. بەو پێوانەیەی دەیپێون بۆتان دەپێورێتەوە. بۆچی پوشی ناوچاوی براکەت دەبینیت، بەڵام تێبینی کاریتەکەی ناوچاوی خۆت ناکەیت؟ یان چۆن بە براکەت دەڵێی ڕێم بدە با پوشەکەی ناوچاوت دەربهێنم، کەچی کاریتە لە ناوچاوی خۆتدایە؟ ئەی دووڕوو، یەکەم جار کاریتەکەی ناوچاوی خۆت دەربهێنە، ئینجا باش دەبینیت بۆ دەرهێنانی پوشی ناوچاوی براکەت. شتی پیرۆز مەدەنە سەگ، مرواریشتان فڕێ مەدەنە بەردەمی بەراز، نەوەک پێشێلیان بکەن و ڕوو وەرجێڕن و پارچە پارچەتان بکەن. داوا بکەن پێتان دەدرێت، بگەڕێن دەدۆزنەوە، لە دەرگا بدەن لێتان دەکرێتەوە، چونکە هەر کەسێک داوا بکات وەردەگرێت، ئەوەی بگەڕێت دەدۆزێتەوە، ئەوەش لە دەرگا دەدات لێی دەکرێتەوە. ئەجیناک چێ لە ئێوە ئەگەر کوڕەکەی داوای نانی لێ بکات بەردی دەداتێ، یان داوای ماسی لێ بکات ماری دەداتێ؟ جا لەگەڵ ئەوەی کە ئێوە خراپن و دەزانن دیاری باش بە منداڵەکانتان بدەن، باوکتان لە ئاسمان چەند زیاتر شتی باش دەداتە ئەوانەی داوای لێ دەکەن. کەواتە لە هەر شتێکدا ئاوا بۆ خەڵک بکەن کە دەتانەوێ بۆتان بکرێت، چونکە ئەمەیە پوختەی تەورات و پەیامی پێغەمبەران. لە دەرگای تەسک بڕۆنە ژوورەوە، چونکە دەرگایەکی بەرین و ڕێگایەکی پانە ئەوەی بەرەو لە ناوچوون دەڕوات. زۆرن ئەوانەی پێیدا دەستنە ژوورەوە، بەڵام تەسکە دەرگا و تەنگە ئەو ڕێگایی بەرەو ژیان دەچێت، کەم کەسیش دەیدۆزێتەوە. ئاگاداری پێغەمبەرانی درۆزن بن کە لە پێستی مەڕدا بۆلاتان دێن، بەڵام لە ناوەوە گورجی دڕندەن، بە بەرهەمیان دەیان ناسن. ئایا ترێ لە دڕک دەڕنن یان هەنجیر لە چقڵ؟ بەم شێوەیە هەردارێکی باش بەرهەمی باش دەدات، داری خراپیش بەرهەمی خراپە. داری چاک ناتوانێت بەرهەمی خراپ بدات و داری خراپیش ناتوانێت بەرهەمی باش بدات. هەردارێک بەرهەمی باش نەدات دەبڕدرێتەوە و فڕێ دەدرێتە ناو ئاگر، کەواتە بە بەرهەمیان دەیان ناسن. نەک هەر کەسێک پێم بڵێت خوداوەند خوداوەند دەچێتە ناو شانشینی ئاسمان، بەڵکو ئەوەی بە خواستی باوکم دەکات کە لە ئاسمانە. لەو ڕۆژەدا زۆر کەس پێم دەڵێن خوداوەند خوداوەند، ئایا بە ناوی تۆوە پێشبینیمان نەکرد؟ بە ناوی تۆوە ڕۆحی پیسمان دەرنەکرد؟ بە ناوی تۆوە پەرزووی زۆرمان نەکرد؟ ئینجا منیش پێیان ڕادەگەیەنم قەت ئێوەم نەناسیوە، لێم دوور بکەونەوە ئەی سەرپێچی کاران. بۆیە هەر کەسێک گوێی لەم وتانەم بێت و پەیڕەوی بکات، وەک پیاوێکی داناوایە کە خانووەکەی لەسەر بەرد بنیاد نابێت. باران باری و لافا و هەڵستا و ڕەشەبا هەڵی کرد و لەو خانوەیدا، بەڵام نەڕووخا، چونکە لەسەر بەرد بنیاد نرابوو. هەر کەسێکیش گوێی لەم وتانەم بێت و پەیڕەوی نەکات، وەک پیاوێکی جێل وایە خانووەکەی لەسەر لم بنیاد نابێت. باران باری و لافا و هەڵستا و ڕەشەبا هەڵی کرد و لەو خانوەیدا و ڕووخا، ڕووخانەکەشی گەورە بوو. کاتێ عیسا ئەم وتانەی تەواو کرد، خەڵکەکە لە فێرکردنەکەی سەرسام بوون، چونکە وەک دەسەڵاتدارێک فێری دەکردن، نەک وەکو مالمەکانیان.